سڵاوتان لێبێت مایکی پەیامی ئەم جارەم هێناوەتە یەکێک لە کۆڕبەند و چالاکیەکان کە بە مەبەستی ڕەخساندنی هەلیکارە بۆ گەنجان و ئەو هاوڵاتیانی کە تا ئێستا کاریان دەست نەکەوتووە. منیش لەم بەرنامەدا باس لە هەلیکار و دەرفەتی کار بۆ گەنجانەکەم و لە گەنجان دەپرسم ئێوە چ داواکاریەکان هەیە لایەنی پەیوەندیدار کە ئەگەر بێت و دامەزراندنیش بەو شێوە بەرفراوان نەبێ، بەڵام حکومەت بتوانێت لە ڕێگەی کۆمپانیەکان و پرۆژەکان و هەلیکارتان بڕەخسێنێ، دەچینە لای ئەو گەنج و ئەو هاوڵاتیان و ئەو بێکارانە بۆ ئەوی بزانی داواکاریان چێکە زۆربیان دەرچوون و بڕوانامەی باڵایان بەدەستێناوە، بەڵام بەهۆی نەبوونی دامەزراندنەوە و نەبوونی دەرفەتێکی کارەوە لەلایەن کۆمپانیەکانەوە تا ئێستا کاریان دەست نەکەوتووە لەگەڵماندا بن. سلام علیکم. باش ئوستازیان، ئێوە بۆ دەرفەتی کار لێرن؟ بەتایشیت باسێک لەو دەرفەتە بکە کە ئێوەتانەوێت بێڕەخسێنن بۆ گەنجانە چ چوارچێوەیە؟ طبیعی وەکو یەک کۆمپانیا HTS هەڵەبجە گروپ 32 پرۆژە و کۆمپانیای جیاوازمان هەیە، بەڵام وەکو نوێنەرایەتی HTS هەڵەبجە گروپ هاتوین چەند هەلێکی کاری تایبەتمان هەیە کە لەم ڕۆیا بەردەستن. هەفتەی پێشوو جیاواز بوو، هەفتەی داهاتووش جیاوازترە. ئەوەی کە لە ئێستا پێویست بێ ئێمە تەنها داتای ئەمڕۆ زیاد لە 150 دانە CV وەرگیراوە تەنها بۆ کۆمپانیاکەی خۆمان، جیاواز لەوەی کە بۆ گروپ کە 32 پرۆژەی جیاوازە زیاتر وەرگیراوە. خەڵک زۆریان و تەقدیمی هەلیکار زۆرترە، بەڵام ئەوەی کە پێویستە زیاتر ئێمە گلەیمان هەیە لەوەی کە خەڵکی زۆر ئاگای لەوە نییە، ئەوانەی کەیان ئەیانەوێ دامەبەزرێن ئاگایان لەوە نییە کە چەند پێویستیەک هەیە کە پێویستە هەیان بێت. زانینی زمانە، زانینی شارەزایی و حەز و خولیاکەیانە سەبرگرتنە لەسەر کارەکان. ئەوەی کە ئێمە وەکو خاوەنی کارەکە و نوێنەری ئەو کۆمپانیانی کە هەمانە گلەییمان لە خەڵکەکە هەیە بەوەی کە سەبریان نییە، بەوەی کە شێوازی کارەکانیان تێناگەن لەوەی کە شێوازی کار لە کوردستانە چۆنیە. ئەتوان بڵێم حکوومەت ئەوەی ڕاهێناوە لە خەڵک کە دابمەزرێ و بە ئاسانی لە ماڵەوە دابنیشە و پارێکی باشی هەبێ، بەڵام لە ئێستا واقعەکە ئەوە ناڵێ. ئەوە ئەڵێ کە خەڵک پێویستە کە خۆی کار بکە، کارامەیەکانی بەهێزتر بکە، زمانی زیاتر بزانێ، لە ڕووی تەکنەلۆژیاوە زیاتر بزانێ. ئەوەی کە ئەمڕۆ ئێمە داتاکانی کۆمان کردوێتەوە بەشێکی زۆر باشمان کۆ کردوێتەوە، هەم بۆ کۆمپانیای خۆمان هەم بۆ گروپەکە کە بەشی زۆر جیاوازی هەیە، تەنانەت بەشی وا هەیە کە ئێمە بۆ داهاتوو پێویستمانە بێ، ئەوەشمان هەیە لە خزمەتتانام. باسێکی ئەوم بۆ بکەیت کە ئەو خزمەت لێمە ئەو کەسانی کە دێنە لای ئێوە زیاتر لە چ تەمەنێکدان و چ ئاستێکردنەوە دەرچووی زانکۆ چیت؟ ئەوانەی کە هەبێت بەشێکی کەمی هاتووە هێشتا دەرنەچووە، بەشێکی هەرە زۆری کە ئەگاتە لە 80 بۆ 90 ئەو سیڤیانی کە ئێمە وەرمان گرتووە دەرچووی تازەیە، فرێشە. بەشێکی ئەوانی کەیان دیقەتم داوە کە تەجروبەدار نین، تەجروبەی کەمیان هەیە، ئەوانی کە تەجروبەیان هەیە و مەسەنیان لە ماڵەوان یا هەستەکەم بێ ئەمەل بوون بەوەی کە هەلێکی کاروەریان بگرێ بەم شێوازانە بووە. باسێکم لە دەرفەتی کار بکە لەریم کوردستان دەرفەتی کارێ بۆ ئێستا هاتوین جارێ زۆر نەگەڕاین تازە باسی ئەوم بۆ کە دەرچوو چ بەشێکی IT ئومێدەیە ئینشەڵا بتوانیت لە شوێنێکی باش خۆدانی و کۆڵێ حکوومەت باوەڕ ناکەم بۆ لە داومەزرێنە، بەڵام تا چەند ئومێدە هەیە لە ڕێگەی کۆمپانیەکان و دەرفەتە بۆ بڕخسێت؟ وەڵی ئێستا ئەوەی فرسەتی ئیش هەبێت تەنا کۆمپانیەکانە خۆ حکوومەت ئیشێکی وایتیان نەماوە ئەمانە ئەم ئیڤنتانە کە ڕێگەی خرێ بۆ تەلەبە بەڕاستی شتێکی چاکە، چکە هەلی کار ئێستا ئەوەی کە دا ئەنرێ لێرە زۆر وەکو ئەوەی کە خۆ بچی بگەڕێی دەست ناگەوە، ئەوەی کە لێرە ڕاستەوخۆ لەگەڵ کۆمپانیەکان قسە بکەیت. باسێکی ئەوم بۆ بکە لە وڵاتانی خۆزانی ناوچەی پیشەسازی هەیە و بەرهەمێنان هەیە، بەڵام لێرە ئەوە نییە. ئەمە ژوای نەکردووە کە دەرفەتی کار کەمتر بێتەوە؟ تا ڕادەیەکی زۆر وای کردو دەرفەتی کار کەم بێتەوە، ینی شوێنێکی وان نییە بڕی بگەڕێ. ئەو پەڕی ئێرە کۆمپانیەکانی سنووردارە، ینی زۆر کۆمپانیاوەمان هەیە، هەنێک کۆمپانیا هەیە هەر لە دەرەوەی شارە ئەگەر بچی بووی بگەڕێ. لە ناو سلێمانی زۆر نییە، شوێنێکی وامان نەماوە بۆ خوێندکار بچین ئیشتیا بکەین. هەلی کارەکانیش زیاتر نازانم سنووردارن، هەموو ئیشێکیان نییە. ئێستاوای لێ هاتووە کەواتە بێ هەمووان حکوومەت بیر لەوە بکاتەوە
کە دەرفەتی کار لە ڕێگەی کۆمپانیەکان و ناوەندە بە بەرهێنانەکان و زیادکان نەک لە ڕێی دامەزراندەوە لە ڕێی دامەزراندنەوە بە بندیوار بێ بەرچێ بێ پڕ کراوە بەڵام خۆ دەزانی زیاتر لە 10 ساڵیش دامەزراندن نییە قسەکە ئەوەیە کە بێ حکومت لەم ڕێگەیەوە هەوڵ بە بۆ شایەکە پڕ بکاتەوە. طبعا باشترین ڕێگە ئەمەیە یعنی وی لای خۆی دەردی خۆ دەڵی ئیشێکی وانەما ئەوەی کە هەیە بە بندیواریش پڕ کراوەتەوانی شوێن بۆ هەلی کاری تازە نەماتەوە بۆ گەنجەکان کە بچنە پێشەوە ئەمە باشترین ڕێگەیە بۆ خوێندکارەوەی ئیشی دەستکەوێت. تا چەند گرنگم دەرفەتانە بۆ ئەوەی هەلی کار دروست بێت؟ ئەم جۆرە دەرفەتانە زۆر گرنگە بۆ دەستکەوتنی هەلی کار بۆ گەنجەکانمان لە وڵاتەکەمانە بەڵام ئەبێ گەنجەکانیشمان بەڕاستی خۆنەویستانە هەوڵ بن بۆ ئەوەی کە بەدەم کارەکانەوە بڕۆن بەدەم ئیشەکانەوە بڕۆن بەهێز و بازی خۆیان قوتی خۆیان پشت بەخوای گەورە بتوانن موچەیەکی ماگانە بژێوی ژیان و خۆیان دابینکەن. لە ماوەی ڕابردوودا حکومت بندیوارێکی زۆر فەرمانبەرێکی زۆری دامەزراندووە لە 2014 تقریبا دامەزراندن بۆ شێوە بەرفراوانە نەبووە یعنی تقریبا زووتریش پێش قەیرانەکەش. قسەکەم ئەوەیە کەواتە ئێستا ئێمە بێ هەموو تەرکیزەکەمان لەسەر کەرتی تایبەت و ناوەندە پیشەسازیەکان بێ بۆ ئەوی لەو ڕێگەیەوە دەرفەتی کار بڕاست. ڕاستە ئەبێ گەنجەکان چاوخەنە سەر کەرتی تایبەت بەڕاستی ئێمە ئەبێ کەرتی تایبەتیش هاوکار بێت هاوکاری گەنجەکان بێ گەنجی وڵاتەکەمان بێت ئەبێت بتوانێت باڵین سەلەریەک موچەیەکی وا دابین بکات بۆ و کارمەندانە کە بتوانێت بژێوی ژیانی پێدابین کار نەگەوەی کە بڵێ لەبەرەوەی دامەزراندن نییە با بڵێن قۆڕەکاریەک بکرێت بە موچەیەکی کەم کە ژیانی هیچ پێ نەڕوات بەڕێوە بۆیە پێویستەکات لە هەردوو لایەنەکەەوە بێت چ کەرتی تایبەت بتوانێت دەست پێشخەر بێت کاری باش موچەی باش پۆزیشنی باش بۆ گەنجەکانمان دابین کاوە گەنجەکانیشمان خۆنەویستانە بە هەوڵ و توانایەکی باشەوە پشت بەخوای گەورە بەسن و بڕۆنە پێشەوە و کار بکەن و بۆی ئەم وڵاتە لەم قەیرانەیان نەمێنێ بەم دەرەجەیە کە ئێستا گەنجەکانمانی تێکەوتۆ کە ڕێژەیەکی زۆر خەڵک بێکارەوە دەبینی ناو دەسوڕێنەوە. جناب بۆ خۆت هاتوویان بۆ کەسێکی نزیک هاتووی و دەرچووە دەرنەچووە و کەسێک هاتووە وەتانە لەکوێ وەربگیرێ؟ بەڵێ من خۆم دەرچووی بەشی کۆمپیوتەرم بەڵام بەهۆی ئەوەی کە هەلی کارم دەست نەکەوت لە دوای تەواوکردنی خوێندنەکەم چ کەرتی تایبەت بە چ کەرتی گشتی بێ هەسان بە دروستکردنی بزنسێکی بچکۆلانە بۆ خۆم وە لە ئێستا الحەمدولیلا کار بۆ خۆم مەگەم خاوەنی وەرشەی خۆمم سپاس بۆ خوای گەورە یعنی چێقی لێرە کاکەی ساواتەوە ئێستا هاتووم بۆی بزانم ئایا ئەم کۆمپانیانە چ پۆزیشنێکەیە بتوانم من بەتاڵی کەمەوە لەگەڵ یانە چ من جوین بم لەگەڵ ئەوانە یاخود با بڵێم توانین کۆنتاکتێکمان هەبێ بەیەکەوە فراوان بکەیت بزنسەکەم فراوانتر کەم ئیشەکەم فراوانتر کەم بۆی بتوانم منیش لە داهاتوو ئەگەر بکرێت دەستی چەندین گەنجیتر بگرم و بیان مەسەر کار و ژانی خۆی. ئەم ناوەندە تەنیا بۆ ئەوە نییە بێکاری بێ ئەکرێ ئەوەی کاریشیە کارەکەی فراوان بکە لە ڕێگەی کۆمپانیانە و لینکێ دروست بێت. بەدڵنیاییەوە من ئێستا خۆم نەکارێک سێ کاریشم هەیە سەلامی سپاس دەگەم بەڵام هەوڵی ئەوە شەیەم کە زیاتر کارەکەم فراوانکەم چ لەبەر خودی خۆم بێ چ لەبەر گەنجانی وڵاتەکەم بێ ئەگە بتوانم من کە گەنجێکم خۆم هەلی کارم بۆ خۆم ڕەخساندووە ده هەلی کاری تر بۆ دە گەنجی تر بڕەخسێنم بەڕاستی شانازیە بۆ من شانازیە ئەگەر دە نەفەر وا بکات ئەمە 100 نەفەرە خاتە سەرکەن کەواتە ئێمە بێ هەمومان بەیەکەوە جوهدکەین بۆ ئەوەی لەم قەیرانەیە دەرچین گەنجەکانمان بێکار نەمێننەوە نابێت هەمومان دەسەوسامی نابێت هەر چاوەڕی کەرتی گشتی کەرتی تایبەتی بکەین نەبێت بە هەموو شێوەیەک بە هەمومان هەوڵ بین بۆ بەرەو پێشبردننی ئەم وڵاتە. دامەزراندن لە کەرتی گشتی ئەتوان بڵێم لە هەموو جیهانە بە جۆرێکە کە مەرج نییە هەموو کەسێک لە کەرتی گشتیە دابمەزرێت بۆیە زۆربەی گەنجان ئەڕۆن بەرە و پرایڤت سێکتەر کەرتی تایبەت کەرتی تایبەتیش پێویستی بە سکێڵ و توانایەکی جیاواز هەیە لە کەرتی حکومی یان کەرتی گشتی بۆیە ئەتوانم بڵێم لە ئێستایە دامەزراندن لە کەرتی گشتیە پێویستی بە ڕێخستنەوە هەیە بەو شێوەیە نەبێ کە کەس دانەمەزرێ و بەو شێوەیە نەبێ هەمووان دابمەزرێن چکە لە ساڵانی پێشوە هەمووان دامەزراندیان بۆ کرا
من ئەمەشم پێ باش نییە بۆیە بە بابەتێکی جوان کرد حەزەکەم لەسەری بوەستم کەواتە ئێستا ئێوە حکومە دەبێت لە ڕێگەی کەتی تایبەت و ناوەندە بەرهەمێنانەکانی وەکو کارگەکان و کۆمپانیەکانەوە دەرفەتی کار بڕەخسێنێ ئایا ئەمە کراوە؟ کاتێکە تۆ گرنگی ئەی بە کەرتی تایبەت و حکومەت زەمینە سازی ئەکات بۆ بەرەو پێشبردننی کردی تایبەت لەو ڕێگەیەوە گەنجان زیاتر و باشتر و ئاسانتر هەلیکاریان دەستەکەوێت لە پرایڤەت سێکتەرە. پرایڤەت سێکتەر و کەرتی تایبەت کۆمەڵێک خاڵی باشی تایە لەوانە بۆ نەموچەکەی بەرەو پێشوونت ئاسانترە تۆ سەیری یەکشت بکە لە کەرتی حکوومەتە ئەگەر کەسێک بیەوێت بەرەو پێش بچێت لە یەکەم ساڵ کە دامەزراندنی بۆ ئەکرێت تا ئەو کاتێک کە خانەنشین ئەبێت هەر فەرمانبەرە زۆر بڕۆ ئەبێ بە بەڕێوەبەری بەشەکەی خۆی بەڵام لە پرایڤەت سێکتەر لە کەرتی تایبەت بەم جۆرە نیە لە پرایڤەت سێکتەرە زۆر بە ئاسانی ئەتوانی بەرەو پێش بڕۆیت هەم موچەکەت هەم توانە و شارەزایەکانت هەم ئەو پۆزیشنەی کە هەتا وەکو پرسیارەکەی جەنابەت کەوتت ئایا ئەمە کراوە لە هەرێمی کوردستان ناڵین نەکراوە ناژڵین کراوە ئەبێ باشتر بکرێت بۆچی با بەراوردێک بکەین لە ساڵی 2015 هاتنی قەیرانی دارایی بۆ هەرێمی کوردستان تاوەکو ئەمڕۆ کە 2025 لە ماوەی ئەم 10 ساڵە با حساب بکەین لەم 10 ساڵەیە کێروی دامەزراندن لە کەرتی تایبەت زۆر بەرز بۆتەوە پێشتر هەموو چاوەڕوانیەکانی گەنج بۆ ئەوە بوو کە لە کەرتی حکوومەتە کاری دەست بکەوێت بەڵام لە هاتنی قەیرانی دارایی ئێستا وای لێ هاتووە کە هەمووان ئەیانەوێ بڕۆن بەرەو کەرتی تایبەت ئەمە شتێکی باشە بەڵام ئەشێ باشتر بکرێت وەکو خۆت لە چ بەشێکی چ بەشێک تەواو کردووە چی ئیشێکەکەی تەوێت چۆن پەرە بە ئیشەکە بی بۆ لێرەیت من خۆم لە پرایڤەت سێکتەر کارەکەم و خۆشم سمۆڵ بزنسێکی خۆم دروست کردووە کە تایبەتە بە هەلی کار بۆ گەنجان بەڵام بە شێوەیەکی جیاوازتر کە لە ئێستا ئێمە جارێ پرۆژێکتەکە ئەوەیە کە خەریکین دروستی ئەەکەین و لە کۆتایی ئەم ساڵا ڕەنگە بچێتە سەر سکە و دەست پێ بکەین لە ئێستاە ئەوەی کە گەنج زۆری پێویست پێیەتی ئەوەیە کە چۆن وای لێ بکەی ئامادەیکەی بۆ ئەوەی بچێتە سەر کار ئێمە یەک شتمانێ هەموو خاوەنکارەکان باسیەوە کە یەکسەر ئەڵێ سیڤەکەت بەڵام گەنج ئەسڵەن نازانێت جارێ سیڤەکەی خۆی بنووسێت چی بکات ئاسی توانای خۆی چۆن بەرزکاتەوە لە چی فێر خۆی بکات ئێمە سۆشیال میدیا ڕۆژانە بەکارێنین سۆشیال میدیا سەرباری هەموو ئەوانەی کە تایەتی بەشێکی زۆری با بڵێن پۆ خڵەواتە بەڵام شتی باشیش تایە یوتیوب بە هەمان شێوە گەنج پێویستی بەوەیە کە سکێڵی خۆی بەرزکاتەوە سکێڵ چییە؟ ئاستی زمانە سکێڵ توانەکانێتی سەریکە با بە نمونەیەک پێت بڵێم کاتێک کەسێک ژمێریاری تەواو ئەکات مەرج نییە بە تاقی تەنیا ئەم بڕوانامەی ژمێریاری ئەیتر پێی بڕۆ هەلیکاری دەست بکەوێت ئێستا وەکو چۆن لە بزنس شتێک هەیە ئەڵێ بازاری منافەسەیە ئێستا بۆ هەلیکاریش بەو شێوەیەیە من وەکو خاوەنکارێک یەم گەنجێک لای خۆم دانێم کە کۆمپیوتەر بزانێت وەک لەوەی کە گەنجێک دابنێم بەس ژمێریاری تەواو کرد بێت گەنجێک دانێم کۆمپیوتەر بزانێت و زمانی ئینگلیزی باش بێت وەک لەوەی کە گەنجێک بێ بەس ژمێریاری تەواو کرد بێت کاتێک کە ئێمە باسی سکێڵەکەین باسی توانەکانی گەنجانەکەین توانە خودەکانی خۆی پێویستەکە کۆمەڵێک شت بزانێت شەرت نییە بە تاقیتەنیا بەس ئەو بڕوانامەی کە بەدەستی هێناوە و خاڵێکی تر وەکو باسم کرد گەنج پێویستی بەوەیە کە جارێ سەرەتا فێری ئەوە بکرێت کە چۆن CV بنووسێ چۆن چاوپێکەوتنی هەلی کار بکە من لە ئەزمموی کارکردنم لە بواری سەرچاو مرۆیەکان و HR تێگەیشتم لەوەی کە گەنجان زۆر بەکەمی ئەسڵەن ئەتوانن بێنە ناو چاوپێکەوتنی کارەوانێ و بە باشی لی دەربچن لە سەدان گەنجاکە چاوپێکەوتنی لیکاریان لەگەڵاکەی ڕەنگە کەمینەیەکیان تیابێ کە لای من زۆر هەندێکیان هەیە زانیاری باشیان پێ بەس نازان چۆن دەری ببڕن ئەش لەژێن ئەترسن شەرمەکەن بۆیە جارێ سەرەتا پێویستیان بەمەیە کە ئامادە بکرێن بۆ ئەوەی کە بڕۆنە چاوپێکەوتنی کارەوە سیڤەکانیان باشکەن و بەهێزکەن توانەکانیان بەهێزکەن بۆ ئەوەی کە لە پرایڤەت سێکتەرە سەرکەوتوو بن لە خزمەتانام زۆر
چی هەیە لەسەر مەسەری دامەزراندن لە هەرێمی کوردستان ڕەخسانی هەلیکە؟ بەڕای من ئەوە شتێکە کە ئەوایە زۆر لەمە پێشوازمان لێ بێنایە، یعنی کەسانی وەکو ئێوە هەر بەجددی وابکات لە مۆزوعەکە کە کێشەیەکی زۆر گەورەیە لە کاتێکە ئێمە ئەبێ فێر ئێمە هاتوین پرسیار لە دۆکەین لە هیچ وڵاتێکە دامەزراندن نەماوە، ئەوە کەوتۆتە سەر شارەزایی و ئەوەی کە کەسێک حەزی لە بوارێک هەبێت و زیاتر بە شوێنە و بوارا بچێت. بەڕاستی ینی ئێستا من لە ناو برادەرەکانی خۆمە گەنجی ئەم سەردەمە پێی وایە ئەبێ وەکو جیلی پێش خۆمان، جیلی باوکمان، جیلی باپیرمان بە تەمەڵی شەکان بەڕێکەین، ینی بەهۆی شارەزایەکی کەمەوە لە شوێنێک دامەزراوێت. لە کاتێکا کە هەمووی کەوتوتە سەر خۆمان، ڕاستە لەوانەیە کەمێک شتەکە قورس بوو بێ بەهۆی باری ئابووری وڵات و ئەم شتانەوە، بەڵام پێم وانە ئەوەنەش قورس و ئەوەنەش سەختە ئەتوانین تێپەڕێنی. گفتوگوێ بکەین بەیەکەوە. جەناب ئیشارەت بابەتێکی جوان کرد ئاوڕاش، بەڵام بابەتێتر هەیە لە پەراوێزە وڵاتانی دیکە ناوچی پیشەسازیان هەیە، بەرهەمێنانیان هەیە، کارگەیان هەیە، بەڵام ئێمە ئەوانەمان نییە. جەنابەت لە ئایتیت ئەگەر کارگەیەکە بێ هەموو کارگەی خۆ دەزانین پێویستی بە بەشی ئایتی هەیە، ئەگەر تەنها بۆ چێکردنەوەی کۆمپیوتەرەکانیشی بێ هی پرێزگە و نووسینگە و بەڕێوەریش، کەواتە تۆ کاتێک کارگە زۆر بوو هەلیکاریش زیاترە بێ، کەواتە حکومەت دەبێت لەم سێکتەرەوە هەوڵ بە گەنجان بێنێتە سەرکار. قسەکە زۆر تەواوە و پۆینتێکی زۆر زۆر جوانە و مەبەستەکەی منیشەوە نەبوو کە هیچ خەتای ئەوانتیان نیە، مەبەستەکەی من بە تایبەتی لەسەر وشەی دامەزراندن بوو، چکە بەجددی وشەیەکە زۆر زۆر گوێمان لێ ئەبێتەوە لە کاتێکا کە ئەبێ بەجددی وازی لێبێن، یانێ بێ واز بین لەوەی کە ڕۆژێک کە تۆ پێ وابێ ڕۆژێک تەواویتر لە شوێنێک دامەزرایتر بێخەمبی، ئەبێ هەمیشە زیاتر بیرە لەسەرەوە پێکە خۆ بەرەوە پێش بەری. اینجا قسەکەش زۆر تەواوە، یانەوە لەسەر حکوومەتە، یان ئێستا ئەگەر لەم شارە چەند کارگێکی گەوریتیا وایە، چەند کارگەیەکی بەرهەمهێنانی تەکنەلۆژی یا شتانیتیا وایە هەلی کار بوو هەمومان زیاترە بوو، بەڵام قسەکەی منیش بە تایبەتی لەسەر وشەی دامەزراندن بوو. کۆتا بابەتەوەیە کە جنابەت حەزەکەی لە چ شوێنێک کار بکەی، ئازام ئایتی بەڵام چ شوێنێ، چ کارگەیە، چ کۆمپانیایە، چ جۆرێک؟ من خۆم لە بواری 3D ئیشەکەم، ئەنیمەیشن و مۆدێڵینگ و بەشی چۆنڵی ئەنیمەیشن کردن، جا بەجددی شتێکە زۆر زۆر حەزم لێ کاری لەسەرکەم، بەڵام وەک خۆوت و ئەم شتە لە وڵاتی ئێمە زۆر زۆر وەستاوە و هەلیکاری زۆر زۆر کەمە، جا هەر بۆیە ئەو شتانشەکە وامان لێکە هەنێجار پەنابەرین بەرە و ئیشکردن بۆ دەروی وڵات، ئیشکردنی فریلانسینگ، بۆیە زۆر زۆر باشترە بێ ئەگەر سەرمایەدارەکانی ئێرە زیاتر ئیش لەسەرەوە بکەن کە ئەم شتانە بەرەو پێش بەرن و ئەو پرۆژەکتانە زیاتر هانی بدەن و سەپۆرتی بکەن لە ڕووی داراییوە کە ئەو پرۆژەکتانە زیاتر بکرێ، بەڵام کەوتووەتە سەر خۆشمان، یان ئەگەر خۆمان شارزایەکی زۆرمانە بێ بەڕای من هەلی کار هەرە بێ. چەند کۆمپانیاکان دەتوان منە دەرفەتێکی باش بۆ ڕەخسانی هەلیکار؟ سەرەتا دەستخۆشی زانکۆ بۆ تەکنیک و CDC-یەکەین کە ئەستان بە ئەنجامدانی ئەم ئیڤێنتە جوانە بۆ خوێندکاران و تازە دەرچوان. بەڕاستی ئەو کۆمپانیانی کە ئێستا لێرەن الحەمدولیلا کۆمپانیەکانشی زۆر باشیان هەیە، هەلکاری زۆر باشیان هەیە و ئەمە شتا ڕادێکی زۆر باش یارمەتیە بۆ خوێندکاران کە بتوانن بەرەو پێشچوون و توانێت هەلیکاریان باشتر بێ. ئێستا ئەوانەی دیارە زۆربەی خوێندکارەکان لەمان زۆربەی تازە دەرچووەکانمان ناتوان باشی بە ئیسراحەتی هەلیکارێکی باشیان دەستکەوێت، جافە لەبەرەوە ئیڤێنتێکی ئەوها شتێکی ئەوها بکرێتەوە جارجارە مانگی جار دو مانگ جارە یا ساڵی جارێکی هەر باشە، چونکە بەجددی خوێندکارانمان تازە دەرچووەکانمان زۆر زۆر پێویستیانە. جناب تازە دەرچوو یان لە بەشی کۆمپانیا دەرفەتی کار هەیە بۆ بەشی ئایتی؟ ئەوەندەی گەڕام بە لێرە بەڵێ کۆمپانیای زۆر باشە بۆ چەندەها سیون تەقدیم کردووە بڕۆ. گرنگە ئێمە هەوڵ بین لەسەر ئاستی تاک خۆمان بەرینە پێشەوە. ڕاستی گەشتێک لە گرنگترین شتەکان تۆ گەر بڕۆیتە کەم کۆمپانیا گەورەوە، تۆ کە تازە خوێندکاریش تازە دەرچووی ئەزمموی واد نییە، بەڵام ئەکەوێتە سەرچی ئەکەوێتە سەر سکیڵانە ئەو توانانەی کە هەتا سا بۆ نمونە من کەسێکم کە تازە خوێندکارێکم مەرحلە دوی ئایتیم ئەڕۆمە کۆمپانیایەکەوە سەیرەکەم کابرات داوای ئەزمموێکی 10-15 ساڵەکە من ئەوم نییە، چۆنی خۆم بەرمە پێشەوە، چۆن سیڤەکەم کەمە پێشترەوە بەچی بەو سکیڵانە بۆ توانانەی کامە بۆ سکیڵانە توانین زۆر کاریگەری لە سیڤەکە تا بگەین. بێت وایە تر کاتیەوە تۆ ئێمە زۆر چاوەڕی دامەزراندن نەبین، تر هەوڵ بین حکومەتیش لە ڕێگەی کەتی تایبەت و ناوەندە پیشەسازیەکان و دەرفەتی کار بڕەخسێنین. قسەکە جوانە، زیاترەکەوێتەوە سەر تاکەکە کە هۆڵ بدات نەک تەنها چاوەڕی دەست حکومەت کاکە دایمەزرێنێتەوە، سیڤی لەم لاوەلا تەقدیم کە پرۆگرام لەم لاوەلا بەشداری بکە، بەشدی ئەو شتێکی زۆر باشە بۆی بتوانیت لە بەشێوازێکی باش بکەیتەوە پێشەوە. چەند پێت وایە ئاستی قوتابیانمان گەنجارمان لە ئاستێکی باڵایە، یاخود پێت وایە هێشتا هەر
پێویستمان بە هەوڵی زیاتر و زمان زانین و کۆمپیوتەر و شارزایی تەکنۆلۆژیا هەیە. ڕاستی من ئەوانەی تعامل بوو من و خۆم کمیونیکەیتەرێکم باشە توانای تعاملکردن ئەوانەی ناو گەنجەکانە ئەوانەی ناو ڕێکخراوەکان هەموو ناو ڕێکخراوە دەوڵەتەکانە هەم گەنجەکانی کوردستان بەعام ئەتوان بڵم لەسەر و لە 60 بۆ هەفتەیانەوە توانێت بەرەو پێشچوونی خۆیان زۆر هەوڵێن زۆر لەگەڵیان بەڵام بەهۆی نەبوونی ڕێکخراوێک بەهۆی نەبوونی کۆمپانیایکی باشەوە بەهۆی نەبوونی دەفەتێکی وەکو ئەمڕۆوە ناتوانێت لە شوێنێکە دامەزرێت ناتوانێت لە پرۆگرامێکە بەشداری بکە کە سوودی لێ ببینێ. زۆربەی گەنج هەیە بێ ئیشە جا ئەمانە لە ڕێگەی زانکۆکانەوە کرێتەوە کە ئەمیش دەرفەتێکی زۆر باشە بۆ ئەوەی کە بتوانیت تەقدیمیان بکەیت. دەسوی چ بەشی؟ من خوێندکاری مەرحلە چواری میکانیکم ئەندازیار میکانیک. تا چەند توانیتە لە ڕێگەی خوێندنەوە خۆ شارزایەکی باش بکەیت؟ وەڵای لە ڕووی خوێندنەوە ئیسفاداکەیت بەڵام ئەوەی تریشەکەوێتە سەرخۆ. داوە لە ڕابردووە لەگەڵ خوێندنەکە تا خۆت فێری ئەو پیشەی خۆت بکەی ئەو تایبەتمەندی و ئەو ئاستە زانستی خۆت. وەڵای باش لەم چۆن ئێستا بۆن تەطبیقات هەیە یانەوە تا خۆبەخشیە کە ئەمانە ڕۆڵێکی زۆر گرنگی پێدا بووی کە زیاتر پەرە بەخۆ بسێنی. لەگەڵ کۆمپانیەکانە قسە کردو چیان و تۆ چیانەوی زیاتر چیان لە دەرچۆکانەوێت توانایان چی سکێڵە؟ وەڵاوی کە زیاتر چووم بڵین لە بوارەکەی منە کەمە زۆر ئەو بوارەی تیان نەبوو یانەوە تا زۆربەی کات دەڵێ ئێمە دەرچووی ئەم زانکۆیانەمان ناوێت لەو ڕوانەوە. بۆچی هۆکارەکەی چییە؟ وەڵی تر بڵند هۆکارەکەی چیەوە نازانم وانە کردە سەر خۆیان. چی بکرێ بۆ ئەوەی گەنجان بکەونە سەر کار پێوانێ حکومەت دەبێ بیر لەوە بکاتەوە زیاتر مەسەلەن هەر تەرکیزی لەسەر دامەزراندن نەبێ لەوەی لە ناوەندێکی فەرمانگەیەک دابنرێ بەڵکو وەکرێت لە ڕێگەی کۆمپانیاکان و کارگەکانەوە گەنجان دامەزرێن. ڕاستە فەرمی ئێستا زیاتر خەڵک احتیما دەکاتە سەر دامەزرانن چونکە هیچ دەرفەتێکی ئەوە نەڕەخساوە کە خەڵک بتوانێت شارەزایی پێ بکات لە هەر بوارێکە کە بیوێت بۆی تر تۆش ئەونی کە بتوان هەر ئەوەیە بچی لە بواری بزانین چ شوێنێک تاعیناتی هەیە یان ئەو بابەتانە چونکە زۆربەی شوێنج کە هەلی کاردانێت بە موچێکی زۆر کەمە کە تۆش ناتوانین بۆ موچێک کاریان لەگەڵا بکەیت. هەندێکجار دەرفەتەکارەکە هەیە بەڵام پارەکە وەکو پێویست نییە. پارەکە وەکو پێویست نە بەپێی ئەو هیلاکی و ماندبوونی تۆ نییە. سەرتا بنای خۆی گەورم بیرەبان بێگومان ئەم جۆرە چالاکیانە فرسە و هەلێکی زۆر گەورەیە بۆ گەنجان بۆی کە بتوان توانەکانی خوانی تیا بتۆزنەوە بۆ منە کەسێکمانەیە کە شارزای لە شتێکەیە ئەمە بێتە پاڵنەرێکی باش و چانسێکی باش بۆی کە بتوانە بگا بە ئەمانج و مەبەستی خۆی. ئێستا تقریبا 12 ساڵە دامەزراندن نەما ئەمەش کەواتە ببینەوە بکەین لە ڕێگایەکی دیگەوە گەنجەکانمان خوێنە سەر دیکاش. بێگومان کەرتی تایبەت کە پاڵنەرێکی زۆر باشەوە کار ئاسانیە بۆ خەڵکی وە لۆدێکیش لەسەر حکومەتی کوردستان کەمەکاتەوە بۆی کە خەڵکی بگەن بە ئیشێکی گونجاو بۆ خۆیان. ئەمەی ڕابرداوانی تێبینی کردو تا چەند گەنجانی هاوڕێ کاتێک کە دەرچوون تەخەڕوژەکە بەڵام هەر ئاستی مەسەلەن بژێویان دامەزراندنیان دەستکەوتنی کاریاوکو پێویست نیە. بێگومان ئێستا سەردەم گۆڕاوە بۆی کە بتوانین پارێک پێیاکەی ئەبێت توانەکانی خۆشت بەرەو پێشەوە بیت چکە ئێستا 20 ساڵ پێش ئێستا نیە بڵێ لە ڕێ ئیشێکی سادەوە داد پێیاکە ئێستا تاکس و زەڕیبەیەکی زۆر هەیە ئەبێت تۆش هەوڵی زیاتر بێت کە بۆی خۆت لەگەڵ ئەم ژینگە تازەیە بگونجێنی تاک بتوانی بەردەوام بی لە ژیان. گرنگە گەنجانیش هەوڵ بن لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی خود خۆیان بەرەو پێشەوە برن لە ڕووی زمان زانین لە ڕووی زانین کۆمپیوتەر شارزانبوون لە کۆمپیوتەر بەرنامەی کۆمپیوتەر تاچ ئەمانە بە گرنگە زانی. بێگومان من ئەرزی بەڕێستانم کە ئێستا سەردەمەکە تازەیە تۆ بێ لە ڕووی زمانەوە لە ڕووی بابەتێک بوونە ژمێریاریەوە هەر شتێکی تر بێ بابەتی ئایتی بێ هەر شتێک بێ خۆت بگوژین چکە ئێستا سەردەمی زیرەکی دەستکردە 20 ساڵ پێش ئێستا شتێک نەوە نای زیرەکی دەستکردەوە ئەبێ خۆت لەگەڵ هەموو باردۆخانە بگوژێنی بۆی بتوانی لەگەڵ ئەم ژینگایە بتوانی تەحمل بکەیت و بژیت.
وەکو نوێنەرێکی لە کۆمپانیاکان لەم چالاکیە پێمان خۆش باس لەو بکەین پێویستە گەنجان چیان هەبێت گەنجان چی بکەن بۆ ئەوەی لە کۆمپانیەکان وەربگیرێ بە باوەڕی من لەم ساڵانی داهاتوە بە تایبەتی لەم دو ساڵی پێشوە گۆڕانکاری زۆر گەورە ڕوویەوە لە پرۆسەسی ئیشکردنی کارمەندە خاصە بۆی تەکنۆلۆژیای تازەوە من لەو باوەڕام گەنجێک بێ ئیش لەسەر خۆی زۆر بکات دوورکەوتۆ تۆزێ لە فەیسبوک و بڕاتە سەر بواری زانستی فێربوون چکە بەڕاستەکەی ئەمڕۆ هەلی کار زۆر بووە خاصن لەو مەجالانەی کە گەنجی تازە پیانە زێر جەنەرێشن ئەتوانن ئیش بەخۆیان بکەن لەسەر تەکنۆلۆژیای تازە و داهاتوویش زۆر بوو ئەوانە چوە ئەوەی کە ئەبینرێ داهاتوە هەموو ئیش لەسەر تەکنۆلۆژیاکە ئیش لەسەر شتی زانستیەکات بای ئەوە نەماوە بەشتە کۆنەکان و تادیشنەڵەکان ئەبڕێنەوە بەڕاستەکەی لەو قەناعەتام گەنجانی خۆمان لەسەر مستەوای لیڤڵێکی زۆر باش ئێستا چونەتە پێشەوە هەنێکی شمانەیە بەڕاستەکەی تا ئێستا زۆر گوێ بە زمانیان فێربوونی زمانیان ئێمە ئەبێمان بیر نەچێت لە عێراق ئاژین عێراقیش ئەمڕۆ دەرگاکانی کراوەتەوە لەناو خۆمانەیە زیاتر شارەکانە لەبەرەوە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی بە تایبەتی عەرەبی یەکێکە لە خاڵەکانی سەرکەوتنی هەر کادرێک بێ پێشکەوتوی بۆ داهاتوو خۆ دروستکە ئەبێ بەڕاستی ئیش لەسەر زمانکە و ئیش لەسەر تەکنۆلۆژیاشکە ئێستا خوێنەوار ئەوەیە کە کۆمپیوتەر و زمان بزانێت نەکەوەی شاهادەیەکی سارد و سڕیە بێ هەر خۆی شێوەی خوێندن گۆڕانکاری بەسەراتەوە وەکو جاران نەماوە بەڕاستکە هەر لە خوێندن زۆرە وەکو کلینەکەی جاران بەڵام نظامی خوێندن ئێستا زیاتر گۆڕانکاری بێهاتوو لەسەری تەکنۆلۆژیاوە بەڕاستەکەی چکە هینەکان زیای کردووە مەزدەرەکانی خوێندن زۆر زیای کردووە مەزدەری فێربوونیشمان زۆر بووە لەبەرەوە لەو باوەڕام ئیشکردن لەسەر مەوضوعی کۆمپیوتەر و زمانەوانی هاوکارێکی گەورە بێ بۆ داهاتوو چکە داهاتوو لە تەکنۆلۆژیایە کۆمپانیاکەی خۆتان ئەو گەنجانی کە هاتوون تا چەند پێت وایە ئەتوانن ژمارەی گەنج دامەزرێن یان چۆن هاوکاریتان کردوون ئێمە وەک خۆمان لە گروپی کۆمپانیەکانی پێنجون کە دوو کۆمپانیای سیدۆس و کۆمپانیای پێنجون زیاتر لە 6 کارگەمانەیە لە منتیقەی زێوێ لە پیرەمەگرون هەلی کار زیاتر بۆ 400 و 500 کارمەندمان پێویستە بێت لە ماوەی 6 مانگی داهاتووە لە ئیشان دەکەن چکە دوو کارگەمان لە ئیشایە و چواریشی لە ژێر ئینشا و ئینشاڵڵا کەوێتە بواری ئینتاجەوە لە ماوەی 2-3 مانگی داهاتووە زیاتر هەلی کارمان بۆ خەڵکی ناوچەکەیە خزمە بە ناوچەکەکەی بە تاکید هەلی کاریش بۆ خەڵکی شار خەڵکتان بۆ بنێرین یعنی خەڵکتان بۆ بنێری لە سلێمانیەوە بۆ کارگەکەتان ئێمە لە هەموو شوێنەکان سێمانش هەرماڵی خۆمانە بەتاستان بۆ دابین کردن بۆی بێ بە ڕکلامێکیش ئەگەر خەڵک گەنجی حەسکە بێت لە ڕێگەی کۆمپانیاکەیەوە سەفات و بەپی توالەکاری کارمەندەکان ئێمە خۆمان بۆیەکانی چی بێسا گەنجانێکە لە ماڵ دانیشی ئیشمانیە و ئەم پیاوەش ئەڵێ 450 هەلی کار بەرچەکانتان چییە بەشکم 4-5 پاس بێ بۆی ئێمە زۆر بە دوای ئەو بوارانەکەن کە مهندسی میکانیک مهندسی کاربا فەنی کاربا فەنی میکانیک خریجی ئایتی یاخۆ HR و ئیدارە و حسابات و بابەتی مارکێتینگ و مەبیعاتوانە لە هەموو وارەکانە خۆکمان پێویستە بەڵام هەندێکیان کەم هەندێکیان زۆر کرێکاریشمان هەر زۆر پێویستە لەبەرەوەی ئیشەکان بە کرێکارە ڕابڕێگاوە و بە تاکیدیش خەڵکی خۆمان فێری ئیشەکەین بۆ ئافرەتان هەیە بۆ کچان بەڵێ جیاوازی نەبێنی کوڕ و کچیانی بۆ هەموو لایەکە وڵی زۆر کاریگەری هەیە لەسەر هەلی کار تاوان ئێستا مناسم لێرە چەند کۆمپانیایشی لێبوو چەند شوێنێکی لێبوو کە پەیوەندیان هەیە بە تاقیگەوە بیرمە سیڤەکەم نردوو هەر بیریشم نەمابوو ینی کی نردومە زۆر دەمێک بوو دوسێ جار تەلەفۆنیان بۆ کردم بەبوونەوەی من ئیشی ترەمەوە مەشغوڵم و تەلەبەمەوانە وەرنەگیراوم باشە بەڵام کاریگەری زۆر هەیە شتێکی زۆر باشە یادانی هەر بەردەوامێت دەستان خۆش بێت باسێکی ئەومان بۆ بکەی کە ئێستا گەنجان یان ڕابردوو زۆر چاویانەوە بۆ حکومەدایە مەسرێنێ بەس ئێستا دوقەکە گۆڕاوە گەنج ئەبێ خۆی برەو بە خۆی بات و خۆی جێ خۆی بکات جوانە تاوە ئێستا گۆڕاوە ینی ئێستا ئەوە نەماوە تۆ چاوەڕی دەستی حکومەت تەعینت کە لە ڕاستیە ئێستا بێ خۆت ئیش دروستکەی ئەگەر ناچار بیت ئەبێ ئیشی خەڵەکەیت لە ڕاستیە ئەبێ هەموو کەسێک فکری ئەوەی هەبێ ئیشی خۆی دروستکە ئەگەر ئیشی خۆت پێ دروست ناکرێت بتوانە کاربەندێکی زیرەک بۆ چی خۆت کەرەوە لە شوێنێک هەرەوەندە ئەوە حەلەکەی ئەوە حەلەکەی چاوەڕێ حکومەت نەکەی چاوەڕێ حکومەت مەکەنەوەڵە باسێکی خۆتم بۆکە خۆ چۆن هەوڵداوە برێ بە خۆ توانەکانی خۆت بێت هەرچەنە من لە حکومەتە ینی چۆڵی لە وەزادی خوێنی باڵایەم ئێستا حالێن تەلەبم پێشتریش ئەنی لەو دقیقە من تەواو بووم کۆتایی هات بە خوێندنم چاوەڕی دەستی حکومەتم نەکرد بەڵام تەعینە بم تەعین نابم ڕۆشتم ئیشم کرد چوومە دەرەوە بەڕاستی لە ماوەی مدەی تەمەێکی کەمە لە ماوەی 7 ساڵ ئەزمونێکی زۆرم کرد و ئەگەر بیگەڕمەوە زۆر ینی بەلاتەوە سێرە بۆ لە مدەیەکی زۆر کەمە ئەزمونێکی زۆرکی لە هەمووشیان فێر بیت سپاسانە
گەنجان چاو لە کەسانی وەک جەناو بکەن. وڵی چاو لە من خۆمەکو قودوە ناناسێنم بەڵام ئەبێت هەموو کەسێت ئینسان کە ئەزمونێکی سەرکەوتو بوو ئاسایی قسە بۆ گەنجێکی تکە هەر منۆک خۆم کە پیشەیەکی شمەیە ئەکرێ قسمەت لێمەوە سفادە لە ئەزمونێکی تۆ لە پەیامێکی تۆ ئێستا هەندێک کەسی تر هەبوو یاون زمانزانی زۆر گرنگەتەنێکی لە کۆمپانیەکانی عەربی لەبەرەوەی ئێمە بە عەربی وڵاتانی عەربی و بەتایبەتی عێراقەوە وابەستەین جەنابیش پەیامت چییە گەنجا چی بکەن؟ وڵی لە ئێستا ئەوەی کە زۆر گرنگە زمانی عەربی زۆر گرنگە لەبەر ئێمە لە عێراقی شەکەین ڕاستە لە زۆربەی CV و هەلی کارەکانە باسی زمانی ئینگلیزی ئەکرێت زۆربەی داوای ئەکا ڕاستە ئەگەر کەسەکە بیزانێ باشترە بەڕام بەڕای من پێویست ناکە تۆ بچی 4 ساڵ بۆ زمانی ئینگلیزی بخەنی لە ڕاستیە گەنجێکی دەرچووی زۆرمان هەیە کە زمانی ئینگلیزی تاوا کردویان زمانی عەربی تاوا کردو بێکارە لە دەرەوە لەپاڵ زمانەکەی ئەقەینا زمانەکەش خوێنە بەڵام لەپاڵ زمانەکەی هەوڵ بە سکیلێکی تر پێیاکەی هەوڵ بە ئیشێ بکەی وە گەنجیش لە تەمەنی 8 بۆ 25 ساڵی ئەبێ خۆی بدۆسێتەوە لە چی ئیشێکە ئەنی بەجددی من هانی باوکان و دایکانێم کە چۆنەڵی گەنجەکان بە ئەزمموی ئیشکەن ڕاستە ئەمیشە ئەنی ئەوە لێک نێنەوە پارەی کەمە پارەی زۆرە بچنە دەرەوە ئیشکەن بڕۆنە دەرەوە هیچی دەرەوە باشترە لە سفری ماڵەوە لە دەرەوە شتێک پیاکە ئەگەر تیر و مایش دەرچێت ئەگەر هیچیشی دەست نەکەێت زۆر باشترە لەوەی ماڵەوە چونکە ئەزمون پیاکە خەڵکە ناسێت لە کۆتایی بەرنامەکەدا ئەوەمان بۆ ڕوونبوویەوە کە هەم کۆمپانیاکان و هەم گەنجەکانیش باوەڕیان وایە کە پێویستەکە گەنجان خۆیان برەو بە توانەکانی خۆیان بدەن هەم لە فێربوونی زمان هەم شارەزابوون لە کۆمپیوتەر و تەکنەلۆژیە بۆ ئەوەی لە کۆمپانیاکان و شوێنە تایبەتەکان جێگەیان ببێتەوە چکۆکو خۆیان دەڵێت دەرفەتێکی ئەوتۆ لە ناوەندە حکوومیەکان بۆ دامەزراندن نەماوە تا بەرنامە و بێگەیشتنەوەیەکی دیکە بۆ خوددایان دەسپێرم کە سپادە زای ناکات.